خۆیان پەرستەندن و پێشهاتانە پێشهاتی مەترسیدارن، ترسناکن و زیانەگەن بە دۆزینەتەوەی و هەروەها کلێنی گەورە ئەکەنە ناو یەکێتی نەتەوەی لەسەر ئاستی کوردان لەسەر ئاستی کوردان لە هەر چوار پارچەی کوردستان ئەبێ بەڕای من ینی بەرپرسانی هەردوو لایەن چ پارتی دیموکراتی کوردستان و چ کەجەکەش بەڕاستی بەرپرسیارانە لە ئەم بابەتە مامەڵە بکەن. ئەگەر داهۆڵی شەڕ لێ بدرێ ئەمان نابێ ئەبێ ڕێگری لێ بکەن، چونکە ئێمە وەرەقەکانمان لەناو ئەم پێشهاتە ئاڵۆزانەیە زۆر کەم و لاوازن، واتە وەرەقەی کوردی ئەم باهۆزەی هەڵی کردو لە ناوچەکەیە کە سەر لە نوێ نەخشە و دیزانی ناوچەکەدا ڕێژێتە دەوانێت تا شتێکە کۆمەک بە ئێمە بکە یەکێتی نەتەوەیە و لێگەیشتن و دایلۆگی نێوان هێزە کوردستانیەکانە، هەم ڕعایەتکردنی دۆخی باشوور هەم ڕعایەتکردنی پارچەکانی تری کوردستان کە فعلا نابێ هیچ هێزێکی کوردستانی لە هیچ پارچەیەکی کوردستانە کەواسووری بەردەم لەشکری داگیرکەرانی کوردستان بێ و سەرنجام هەموو ئەو ناکۆچی و کێشانی لە نێوان لایەنە سیاسەکانی کوردستانە بۆ لەسەر ئاسی هەر چوار پارچە دواتر هەر لە ڕێگەی دانوستان و دایلۆگەوە چارەسەر کراوە. ئێمە دوژمنەکانمان کەم نین و ئەو نەخشە دۆزەخی کە بۆ میلەتی ئێمەیان کێشاوە نەخشەی گەورە گەورەن، بۆیە ئەم پێشهاتانە بێ ڕێگری لێ بکرێ و ئەبێ و ئێستاش ئەوەی کە من ئاگادارم کەنەکە کۆنگرەی نەتەوەی کورد لە هەوڵەکانی خۆی بەردەوامە بۆ ئەوەی کە هەموو لایەنە کوردستانیەکان بێنێتە سەر مێزی گفتوگۆ و لە مەترسیەکانی ئەم دۆخۆی ئێستا و گۆڕانکاری لە هاوچێشە سیاسەکانی ناوچەکەدا بە ئاگابن و بزانین ئەرکەکانمان چییە، ئەرک و مافی هەر لایەنێک چێ بەرامبەرەوەکانی دی. خۆیان بابەتە بابەتێکی هەم ئینسانی و مرۆڤ دۆستانەی هەیە، هەم بابەتێکی نەتەوەی و ئەخلاقیشی هەیە، ڕادەستکردنەوەی تەرمی شەهیدەکان و هەروەها ڕێگریکردن لە دووبارەبوونەوەی ئەم حاڵەتانە، ئەمە ئەرچێکی نەتەوەیە و لەو لاوە ئەوەش ئەرچێکی ئینسانیە. پێویست بەواکە کە دڵسۆزان میانجگەری بکەن بۆ ئەوەی دەنگی هەردوو لا بە یەکتری بگەێنن و هەردوو لاش بە گیانی بەرپرسیارانە و مامەڵەکەن ئەم ڕووداوانە دووبارە نەبنەوانە، واتە ئەلێرەیە بوەستێ نەک ئێمە زمینەی شەڕ زیاتر بەرفرێنتر و بەرفراوانترکەین. لە بناغەوە کوردستان داگیر کراوە و دابش کراوە و بەشبەش کراوە. ئەمە هۆکاری دەرەکی سەرەکیە بۆی کەوا کاریگەری بێ لەسەر هێزەکانی ناوخۆ. لە بەرامبەر ئەوە هێزی نیشتیمانی و نەتەوەی دروست بۆ لە بناغەوە هەر بە هەمان شێوە، بەڵام هەندێک لەو هێزانە لە ئەنجامی خەباتی خۆیان لە ئەنجامی لادانیان لە ئەنجامی بنەماڵەبوونیان کەوتونەتە خۆپەرستی و ئەوەی کەوا بۆ خۆپەرستیش پشتیان بەچێ بەستووە بە خودی ئەو داگیرکەرانی کەوا کوردستان داگیر کردووە. لەبەر ئەوە بمانوێ نەمانێ بەلاڕێدا دەڕۆن زەرەر دەدەن لە کۆی میلەتەکە لە هێزە نیشتیمانیەکان و ئەوەیش کە ڕوویاوە بەرهەمی ئەوەیە زۆر بەداخەوە هیوادارین ئەو هێزە خراپانە خۆیان چاکەنەوە بۆ هێزانیش کە غەدریان لێکرێت و بەرەی گەلن سەبریان هەبێکەوە بە شێوەیەک دوجار هەر باشی تەواو بێت لەبەر ئەو خوێنڕشتنە دەمێکە هەیە هیواداری بگیرسێتەوانێ بە شێوەیەک بێت لە بەرژەوەندی خەڵک خۆی بەرەو خراپترە ڕوات لەبەرەوەی پارتی بەڕێی من ئەوەی کەیکاب لە ئیرادی خۆیان نییە، ئیرادی دەروی خۆیەتی لەبەرەوە پێچێت لەو خراپتریش بکات. لەبەرەوە ئەبێت هێزی خەڵک هێزی بەرگری بەهێز کرێ بەرامبەر ئەوە هێزی ئاشتی خواست کۆنگرەی نەتەوەی بە شێوەیەک ڕێگری بکەن لەوانە کەوا ئەو شتان دووبارە نەبێتەوانە.